داواکارین لە هەمووان بە گیانێکی بەرپرسیارەتیەوە لەگەڵ خەڵکی برسی کرا و بێنە مەیدان و وازە قسەی سەر شاشە و ڕاگەیاندنەکان بهێنن هەتا بە هەمومان فشارێکی ئەوتۆ دروست بکەین دەسەڵات ناچار بکات یا موچەی فەرمانبەران دابەش بکات یا ناو ئایبان و UPN فەرمانبەران بنێرن بۆ بەغداد هەتا تەوتین دەست پێ بکات و چیتر موچەی خەڵک نەکەنە کارتی سیاسی و خەڵکی پێ برسیتر نەکەن. داواکارین لە مامۆستایان و فەرمانبەران و خانەنشینان و خاوەن پێداویستیە تایبەتەکان و دوکاندار و کاسبکاران و هونەرمەندان و لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تر بەشداری فراوان بکەن لە خۆپیشاندانی ڕۆژی پێنجشەممە بەرواری 25/6/2025 کاتژمێردەی سەر لە بەیانی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا.